لە شاری کرێفێڵدی ئەڵمانیا سیمپۆزیۆمێکی نێودەوڵەتی هونەری بەڕێوەچێت کە کۆمەڵێک هونەرمەندی کورد، کۆمەڵێک شێوەکاری کورد لە پاڵ هونەرمەندانی جیهانیە لەم سیمپۆزیۆمەیە بەشدارە بن، لەوێ بەرهەمەکانیان ئەنەخشێنن. پاشان لە پێشانگایەکی هاوبەشدا هونەرمەندە کوردەکان کە لە هەر چوار پارچەی کوردستانەوە بەشداریان لە ئەم سیمپۆزیۆمە نێودەوڵەتی هونەریە کردووە لەگەڵ هونەرمەندانی جیهانیە کارەکانیان لە پێشانگایەکە نمایشەکەن. ئەچینە لای هەواڵی ئەم بابەتە. کۆڕبەندی هونەری ئۆنتۆپ سیمپۆزیۆمێکی نێودەوڵەتی شاری کرێفێڵدی ئەڵمانیایە کاری تاکە کەسی هونەرمەندانی وێنەکێش و پەیکەرتاشی بە ئەزموون لە ڕووی پیشەیی بەشداری دەکەن. کامپی هونەری ئۆنتۆپ جۆرێکە لە کارکردنی هونەری تاکەکەسی و هونەرمەندان بە ئازادی لەسەر بابەتەکانی خۆیان کارەکەن، واتە لەسەر هەر بابەتێک کە حەزیان هەبێت و حەز خۆشەویستیان بۆی هەبێت کاری لەسەرەکەن. هەریەکان بە شێواز و ماتریاڵ و ئایدیای تایبەت بەخۆی لەم سیمپۆزیۆمەیە کارەکات و لە سیمپۆزیۆمەکەدا جگە لە هونەرمەندانی کورد لە هەر چوار پارچەی کوردستانەوە هونەرمەندانی تەواوی وڵاتانی دیکە بەشداری ئەکەن و هونەرمەندانی کوردیش بێگومان لە هەر چوار پارچەی کوردستان و بەشداریان لە سیمپۆزیۆمەکەدا کردووە. سیمپۆزیۆمەکە یەک هەفتە ئەخایەنێت لە 15 تا 22 ئابی 2025 لە شاری کرێفێڵدا. کامپەکە ئەزمون و کارگەیەکی هاوبەشی هونەرمەندانێکە کە ئایدیای جیاواز و خاوەنی ستایلی جیاوازن و کللتوری جیاواز و خوێندنەوەی جیاوازیان هەیە و بیرۆکەی بنەڕەتی سیمپۆزیۆمەکەش پرۆسەی کارکردنی کراوە و کۆمەڵایەتیە، واتە هونەرمەندەکان دەوێت تابلۆکانیان دروستەکەن هەمان بەیەکەوە لە ماوەی ئەو هەفتەیە کە سیمپۆزیۆمەکە بەردەوامی ئەبێت کارەکانیان دروستەکەن و پاشان لە پێشانگایەکی هاوبەشدا ئەم کارانە نمایشەکەن. ئەمەش واتای ئەوەیە کە هەموو بەشدار بووان ئیلهام لە یەکتری وەرەگرن، سوود لە یەکتری وەرەگرن و کاری جیاواز تیایدا ئەنەخشێنرێت. هونەرمەندێک کارێکی تایبەتی هەیە و هونەرمەندێکی دیکە ئەتوانێت ئیلهامی لێ وەربگرێت، سوود لە کارە هونەریەکانی ئەم هونەرمەندە وەربگرێت. نمایشەکە بەپێی ئاراستەی گۆڕانکاریە جیهانیەکان زاراوەی پاراستنی بۆ دانراوە، ئەمەش کۆمەڵێک پرسیار لە خۆی کۆکاتەوە کە هونەرمەندەکان دەخاتە بەردەم بەرپرسیارەتی پاراستنی ژینگەیی و ئەزمونە کۆمەڵایەتیە مرۆڤ دۆستەکان. لەم سیمپۆزیۆمەدا پەیوەندی لەگەڵ سەردانکەران گرنگیەکی تایبەتی پێدرێت و دەرگای کەمپەکە بۆ هەر کەس کراوەیە کە بێت ئەزمونەکان ببینێت و واتە لە کاتی بەرهەمێنانی بەرهەمە هونەریەکانە کارە شێوەکاری و تابلۆکانە دەرگا بۆ هەر کەسێک کراوەیە کە خوازیار بێت بینەری ئەم کارانە بێت لە کاتی بەرهەمێنانی کارەکاندا و ئەتوانێت ڕاستەخۆ لەسەر ماتریاڵ و ئایدیا لەگەڵ هونەرمەندەکانیشە گفتوگۆ بکات. هونەرمەندانێک کە خۆیان بۆ کامپی هونەری ئامادەکەن و ئەیانەوێت بچنە ناو گفتوگۆی هونەریەوە پێشتر هەڵبژێردراون و بانگێشت کراون بۆ بەشداریکردنیان لەو کۆڕبەندە گرنگە و ئەوەی کە ئەمێنێتەوە کە ئێستا ئاماژەی پێبین و گرنگی پێبین و دوای تەواوبوونی کارەکان پێشانگایەکی هاوبەش دەکرێتەوە بۆ بەرهەمە هونەریەکان لە 22 ئاب تا 25 ئەیلولی 2025 ئەم پێشانگا هاوبەشەی ئەم هونەرمەندانە بەردەوامیە بێت. دەستخۆشی لە هونەرمەندان و دەستخۆشی لە تەشەکەین بۆ ئەم هەواڵات.